وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بەرەو قوربانی دەڕۆین. قوربانیکردن سەربڕینی ئاژەڵ واجبە لەسەر ئەو کەسانی کە توانایان هەیە. لە حەدیثێکی صحیحی ئەبوو داود هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: يا أيها الناس إن على كل أهل بيت في كل عام أضحية. أي خەڵکینە گوێ بگرن، لەسەر هەموو ماڵێک واجبە، پێویستە هەموو ماڵێک هەموو ساڵێک قوربانیەک بکەن ئەو کەسانی کە توانایان هەیە. زۆربەی خەڵکی فێری کوڕوزانەوە بووە، نیمە سەیارەکەی تەبریدەکەی تێک بچێت، تەبریدەکەی پارەی دوو حەیوانی تیا سەرفەکە هەیەی، بۆ مەکینەی سیارە و گێڕی سیارەکە پارەی هەیە، بۆ عیادە ئەمانە هەمووی زەڕورن، من ناڵێم زەڕور نین، بەس قیامەتیش زەڕورە خەمی بخۆی. بۆ عیادە و نەخۆشخانە پارە هەیە، بۆ سەفەر و سیاحەت لە پارێکەوە چەندەها جا چۆتە ئێران و تورکیا و کێ و نازانم کێ شوێنە سیاحیەکان بە 200 سەرفی کردو هەیەی، لەبەرەوە ژنەکەی فەرمانی پێکردو هەیەی، بەڵام ئەوی خوا فەرمانی پێکردوڵی نیم. ئەمە حەدیث پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. هەموو ماڵێک هەموو ساڵێک دەبێت قوربانی بکەن، هەر کەسێک بەبێ عوزر نەیکات تاوانبارە. ئیبراهیم صلی الله عليه وسلم ئامادە بوو لەبەر فەرمانی خوا ئامادە بوو منداڵی خۆی تاقە کوڕی خۆی سەر بڕێ، بەس ئەو کوڕی هەبوو. تۆ ناتوانی ساڵێکە حەیوانی بۆ خوا سەر بڕی؟ ئەم ژیانەی کە ئێمە تێداین هەمووی تاقیکردنەوەی برای بەڕێزە، بۆی ئینشاڵڵا قوربانی بکە. خەڵکە بۆ پارێکی قوربانی کرد و یا نەیکرد، ئێستا لەژێر خۆڵایە. تۆ زەمان هەیە ساڵێتە قوربانی ببینیتەوە؟ زەمان هەیە ساڵێتە جەژنی قوربان لەم سەرزەویە بیت؟ بەیانی وە ئازانی مناڵەکان ئەڵێن باوکم دەستی خۆش بێ پارەی قوربانیەکەی بۆ ئێمە جێڵا دەستخۆشیت لێەکەن. بەیانی مناڵ حەجت بۆکەن، بەخوا زەحمەتە، زۆربەیان نایکرد، چکە زۆرمان بینیوە. جا ئەم جیلەی ئێمە ئەگەر بۆ دایک و باوکیان نەکەن، ئەو جیلەی تر کە لە خوار ئێمەوە ئەوە ئەولادترە نایکەن. حقیقەتێکە. بۆیە ئینشاءالله بە ئیزنی خوا قوربانیتان لەبیر نەچێت. ئەوەی توانای هەیە بۆ شتی دنیایی، بۆ ماڵ و مناڵ، با بۆ خۆش توانای هەبێت. ئەمە زەکات، وەکو زەکات چۆن ساڵانە زەکات دەرەکەی، ئەبێ بڵێ پارەکە زەکات نەکەم، ساڵ زەکات دەناکەم، پارەیشم هەیە، شتیوە ئەبێ نابێت. قوربانیش ئەگەر کەسێک هەیبێ وەکو زەکات هەموو ساڵێک فەرزە بێ، هەموو ساڵێک واجبە بێ، وەکو حەج نییە لە تەمەندا جارێک بێ. بۆیە ئینشاءڵڵا ئەوەی توانای هەیە بۆ دنیا با بۆ خۆش توانای هەبێت. چی ڕۆژێک بۆ قوربانی زۆر خێر و گەورەیە. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: أفضل الأيام عند الله يوم النحر ثم يوم القر. گەورەترین ڕۆژ لە ڕۆژەکانی دنیا ڕۆژی جەژنی قوربانە، یەکەم ڕۆژ. دووەم ڕۆژی جەژنی قوربان، دووەم ڕۆژی گەورەیە، دووەم ڕۆژیش. یەکەم ڕۆژی جەژنی قوربان لەگەڵ دووەم ڕۆژدا گەورەترین ڕۆژن لای خوای پەروەردگار. جا ئەگەر پێت کرا قوربانی لە ڕۆژی یەکەم و دووەم بکەی خێری زیاتر، چونکە ئەو دوو ڕۆژە گەورەترین ڕۆژن. خۆ 11 ڕۆژمانەیە، خۆیان پێڵێن دە ڕۆژەکە، لەگەڵ دووەم ڕۆژی جەژنەکاتە 11 ڕۆژ. لەو 11 ڕۆژەکە لە هەموو ڕۆژەکانی دنیا گەورەترن و بەڕێزترن لای خوا، دوو ڕۆژی زۆر گەورەترە، لە هەمووی گەورەترە. یەکەم ڕۆژی جەژن
پاشان دو ڕۆژی جەژن سێم عەرەفە ئەمجا دێتە خوارەوە بۆیە ئەگەر ئەو دوو ڕۆژە پێت کرا بیکە ئەگەر نا لە دوو ڕۆژەکەی ترا بیکە ئینشاءڵڵا بۆیە ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزای خوای لێ بێ لە حەدیثێکی صحیح سونە ترمزیە هاتووە دەفەرمێ پیاوێک لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم مەڕێک یاخود بزنێک دەیکردە قوربانی بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی تۆ دەزانی حیوانێک بچووک بکەیتە قوربانی بۆ خۆت و ماڵ و مناڵت یاخود حەوت نەفەر یا حەوت ماڵ بەشدار بن لە وڵاتێک لە جوانەگایەکە لە حیوانێکی گەورەدا بەشدار بن سەری بڕن ئەمە زۆر گرنگە ئینشاءڵڵا هەوڵدێن ئەم دروشمە گەوری ئەم ئیسلامە زیندووکەینەوە گوێ لە کەسانێک مەگرن کە دژایەتی ئەو دینەی خوا دەکەن بۆ قیامەتی خۆت هەوڵ بدە یومە ينظر المرء ما قدمت يده خوای گەورە دەفەرمێ لە قیامەت ئینسان ئەوەی کە پێشی خستۆ دەیبینێ جا زۆر گرنگە خۆت پێشی خە خۆت هەوڵ بۆ خۆت بدە بەڵکو خوای گەورە ڕەحم لێ بکە لە قیامەتە ئینشاءڵڵا دەبینیت لە کاتێکە کۆمەڵێک کەسی ملحید و بێدین کۆمەڵێک کەسی منافق و دووڕوو کۆمەڵێک کەسی نەزانیش دوو لە ڕیبەڕێستان کە عیلمی پێ نییە قسەکانی ئەوان دووبارە ئەکاتەوە قسەی بێدینەکان و منافقەکان و دژەدینەکان دووبارە ئەکاتەوە بێ ئاگای لە خۆی بێ ئەمە قسەی موسڵمان نییە قسەی کەسێک نییە لە خوا بترسێ دەڵێن واز بێن بە دەوری کەعبە تەواف مەکەن مەسوڕێنەوە بە دەوری کەعبەدا بڕۆن بە دەوری فەقیرە بسوڕێنەوە ئەمە دژایەتیکردنی حەج و عومرەیە بەس غەیر مباشر بە دەوری فەقیرە بسوڕێنەوە بە دەوری کەعبەدا مەسوڕێنەوە پارەیەک نان لە دەمی کەسێکی فەقیر و برسیە بێ لە دروستکردنی هەزار مزگەوت گەورەترە ئەمە قسەی منافقەکانە دژایەتیکردنی مزگەوت لێرەشەوە دژایەتیکردنی قوربانی دەست پێیەکە هێرشی قوربانی مەڕۆن بۆ حەج و عومرە پارەکە بدەن بە نەخۆشخانەی فڵان و فڵان مەڕۆن بۆ حەج و عومرە قوربانی مەکەن پارەکەی بدەن بە فەقیر و هەژار و نەخۆشەکان ئەی باشە من پێیان دەڵێن ئێوە هجووم ئەکەن بۆ ئیسلام بۆ شتانێک کە ئیسلام گرنگی پێداوە ئەی باشە بۆ ناڵێن جگەرە مەکڕن بە جگەرە خۆرەکان و نێرگەرە خۆرەکان بۆ ناڵێن جگەرە و نێرگەرە مەکڕن بۆ بە عارەق خۆرەکان ناڵێن عارەق مەکڕن شوشەی بای 15-20 وەرەقەیە زیاتر جاریای لەسەر مێزێک کۆمەڵێک خوانەناس پارەی 10-15 حاجی دەنە مەشروب بۆی خۆنەوە بۆ باسیوانە ناکەن فقط 10-15 حاجی مەسروفەکەن فقط 10-15 نەفەرە چێ بۆ عومرە مەسروفەکەن بۆ بەوانە ناڵێن واز لە مەشروب بێنن پارەکەی بدەن بە فەقیر و هەژارەکان بۆ کەسانە ناڵێن کە بەڕاستی سیارەی زۆر گران دەکڕن بۆ بەوانە ناڵێن سیارەکانتان تۆزێک کەمتر وردکەنەوە بە دەوری فەقیرە بسوڕێنەوە بۆ ئیلا ئاڵێنە ئیسلامەکە بۆ ئاڵێن دروشمەکان و شیعارەکانی ئیسلامە بۆچی بە گۆرانی بێشەکان ناڵێن بەوانەی ئاهەنگە گێڕن بۆ پێیان ناڵێن بەوانەی کە کاسڵ عالەمەکەن و دەورە ئەکەنەوە بۆ تۆپێن بۆ بەوانە ناڵێن واز لەوانە بێن بە دەوری فەقیر و هەژارە بسوڕێنەوە بۆ بەوانە ناڵێن پارەی حەج و عومرە قوربانی زۆرترە یا پارەی کاسڵ عالەم یا پارەی حەفلەکان و ئاهەنگەکانی سەری ساڵ و نەورۆز و هەموو نەکانی تر لەم چەند ساڵی پێشوە لە یەکێ لە نەورۆزەکانە چەند تەن خواردن فڕێدراوە 5 تەن بوو ناڵم چەند تەن بوو زۆر زیاترش بەس خواردن فڕێدراوە ئەوەی کە خوراوەوەی کە مەسروف کراوە بۆ باسی ناکرێ هەموو هەفتەیە خەڵکەجێ بۆ سەفرە جومعان بە تایبەتی پارەی چەند حەج و عومرە سەرفەکەی لە گۆشت خواردنە بۆ کەس باسی ناکە ئەو ملحید و بێدین و منافقانە پێیان دەڵێن بۆچی باسی ئەوە ناکەن بڵێن خەڵکی هەفتەی جارێک گۆشت بکڕن 2 جار مەیکڕن جاری دووەم بدەن بە فەقیر و بە هەژارەکان بیدەن بە نەخۆشەکان هەرچی لێ ئاڵێنە حەج و عومرە حەج مەکەن عومرە مەکەن دەوری قورئان مەکەنەوە پارە سەرف مەکەن لەو شتانەدا پارە لە مزگەوتە سەرف مەکەن
ئەمە منحید و بێدینەکان و منافقەکان و دژە دینەکان دەیڵێن، بەڵام ئێمە بەهۆی نەزانی خۆمان و ئێمەش دووبارەیەکەینەوە. بۆیە پێیان دەڵێن بە بێدینەکان و بە منافقەکان دەڵێن ئینشاءڵڵا ئەوەی لە ئیسلامدا هەبێ ئێمە جێبەجێ دەکەین بە ئیزنی خوا. ئەڕۆین بۆ حەج و عومرەش قوربانیش دەکەین بە ئیزنی خوا، بە دەوری فەقیریشا دەسوڕێینەوەی فەقیری ڕاستەقینە بێ، ئەوەش دەکەین و ئەوش دەکەین. بەڵام تۆ چیت کردووە بۆ فەقیر و هەژارەکان، بۆ نەخۆشەکان؟ پارەی مەشروبەکەی خۆت بێدینەکەی خۆت کە سەرفێکی بۆ نەدێت بە فەقیر و بە هەژار ئاڵای دەدە ئیسلامەوە. ئیسلام بە فووی دەمی تۆ ناکوژێتەوە بە ئیزنی خوا. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. نامی بچمەناو هەموو تەفسیلاتێکی قوربانیەوە، هەموو بەشەکانی، بەڵام ئەو بزانین قوربانیکردن دینە، عرف و عادەت نییە. ئەو نەبێ باوک و باپیرم بۆیان نابێتەوە بۆ من، یا باوک و باپیری تۆ بە هەمان شێوە. ئەمە دینە، ئەمە قوربانیەکە لە سەدەمی ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیەوە تا ڕۆژی قیامەتیش. بۆیە ئەمە دینە، دینداریە، تەقوایە. ئاگاداری ئەو خاڵە بڕوو دەکەمە خەڵکی کاتێک قوربانی دەکەن دەستان خۆش بێ، بە جوانترین شێوە قوربانی بکەن، بە شێوەیەکی جوان. چۆن؟ نە لە کڕینی حەیواندا ڕەزیلی بکە، شتێ باش بکڕە، بێ توانای خۆ تا 50,000 زیاتر بێ. ئەگەر ئێمە لە پارێکەوە هەڕۆژی 1000 داناوەکەی ناو دەخیلەیەکەوە، ئێستا حالێن 350-400 زارمانە بوو. ئەگەر ڕۆژی 1000 دانادا بنایە و پارێکش پێتان وتم وا بکەن، ئەوانەی کە توانای ڕۆژی 1000 دانادابنی حساب مناڵێکی بۆ بکە، حساب مناڵێک ڕۆژی 1000 دەیتێ بۆ نمونە. کاتێک کە هەڵێ بشڕی سێرێکی 350,000 یا 370,000 حازرە خوانەی بکەن، بۆ تۆ باشترە کەسێکە نەیبێ. بۆیە ئەمە ڕەزیلی و چروکی مەکە لە کڕینی حیوانێکی باش، و کاتێکش ڕەزیلی و چروکیش مەکە کاتێکە حیوانەکە تەوزیعەکەی، گۆشتەکە تەوزیعەکەی. ئەوە بەلاتەوە گرنگ نەبێ، عەلاقەکە پڕکەم، ئەوە بەلاتەوە گرنگ بێ، ئەوە گرنگ نەبێ بەلاتەوە من ماڵێ زیاتر ببەخشم، نە، ماڵێ کەمتر ببەخشە و گۆشتەکە با جوانتر بێ. مەیدە بە 20 ماڵ، بیدە بە 10 ماڵ و با گۆشتێ پوختە بێ، کردووەتەنی بۆ ناو مەنجەڵ و خواردن ببێ. پڕێکا لە شت بەسگرن و عەلاقە گەورە کاتەوە، بەڵام کاتێکیش کە هەڵێ بچڕیسێکی نیوەی خراپ بوو بە خەڵک نایە خۆی فڕێدە، خۆشی نایخوات. وەڵاهی قوربانی ئەکەی جارێ پێشەوەی پشکی بکەی و جیای بکەیتەوە، دابنیشە من خۆم هەموو ساڵێ واکەم، ئەوەی خراپ بێ خۆم نەیخۆم سوێن بۆ خەفڕێ ناونجە ناو گۆشتەکەەوە. لەوانە دونگێ خەڵکی خوا، بەس هەندێشتەی کەس هەر نایخوا. بۆیە قوربانی ڕەزیلی تێدا مەکە، و لە تەوزیعاتیشە ماڵێ کەمتر و 10 ماڵ کەمتر کە بادن بەشی 10 ماڵکە، چەندێک بۆ ئەوە حیوانەکە بچووکە با بەشی 10 ماڵکە، با بەش 5 ماڵکە. گرنگ ئەوەیە گۆشتەکە ئەو فەقیرە یاخود ئەو دراوسێ یا ئەو خزمە ئیسفادەی لێ بکەن. ئەمە زۆر گرنگە، وەڵی زۆرتان پێ ئەڵێم، زۆربەی خەڵکی کە گۆشت تەوزیع ئەکات گۆشتەکەی بە کەڵک نایە، زۆری بە کەڵک نایە، بەس گرنگەوەی ئەڵێ با تۆزێ زۆر بێ. ئیتر نە، زۆر ماڵ گرنگ نییە، گرنگ ئەوەیە چەند ماڵێکی کەم بێ و گۆشتەکە جوان بێ ئینشاءالله. چونکە ئین الله طیب لا يقبل إلا طیبا. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم خوای گەورە پاکە، ئەوەیشی پاک نەبێ قبوڵی ناکە. شتێ ببەخشە کە خۆت ئەی خۆی، ئەوەی بە کەڵک نایە مەیکەنەوە عەلاقەوە. دووبارەیەکەمەوە ماڵێک کەم بیدەرێ و بەس پاک و خاوێن و خۆش بێ، باش بێ، گۆشتی جوانی بەرێ، با ماڵەکان زۆرە، ماڵەکان کەم بێ و گۆشتەکە جوان بێ. لە تەوزیعاتە ئەوە زۆر گرنگە. وەکو هابیل بە کوڕی ئادەم سەلامی خوای لەسەر بێ کام شتەی باش بوو ئەوەی بەخشی، خوا لێ قبوڵ کرد. وەکو قابیل مەبە کام ماڵەی خراپ بەخشی، خوا لێ قبوڵ نەکرد. شتی جوان ببەخشن، ئەمە زۆر گرنگە. ماڵ زۆر مەبەخشن، ماڵێک کەم ببەخشن و شتێ جوانی بدەن، ئەوەیشی بە کەڵک نایە فڕێدەن. بەڵام کاتێکیش کە فڕێدەن کۆڵانەکان پیس مەکەن، سەقافەت و ڕۆشنبیریتان تیا بێ، شوێنەکان پیس مەکەن، بیکە ناو عەلاقەیە کەبسەوە تاکو ساری زەبڵ دێ فڕێدا، ئەو ناوە پیس مەکەن، بەردەم ماڵ خەڵک پیس مەکەن. کابرا بەردەمی چۆڵە کۆنات گونەحبارە بچی ئازێتی ئەدی.
بۆی ئینشەڵڵا پاک و خاوێن بن، با ئەو قوربانەی لە بەرچاوی خەڵک جوان بێ، خەڵک بێزی لە قوربانی نێتەوە بۆ هۆی خراپی ئێمەوە، گۆشتی جوان ببەخشە و بەردەم ماڵی خەڵکیش پیس مەکە بە پاشەڕۆی ئەو حیوانێک کە فڕێتەوە. پرسیارە دروستە بێ زۆر جار پارێکش باسمان کرد خەڵکە لە سەرمان لێ شێواوە، ڕاستەکە حەقی خۆیتی با بڵێت، قوربانی بۆ مردوو دەکرێ ناکرێت. لە حەدیثێکی صحیحی ترمزی صحیح تەرغیبە هاتووە کاتێککە ئیمامی عەمری کوڕی عاص پرسیاری عاصی باوکی کرد کە کاتی خۆی نەزری کردووە ئەوەندە وشتر ببەخشێ، ئایا دروستە بۆی بکەین ئەو شتانە؟ یاخود مەبەسمان ئەم خاڵە لێدەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوابی ئیمامی عەمری دایەوە ڕەزای خوای لێ بێ، فەرمووی ئین ئەباکە لو كان مسلما أي عمر، أما حديثك صحيح، أجر باوكت مسلمان بوايا بمسلماني بمردات عمل بمشتكي بتبرستي مرت، أجر باوكت مسلمان بوايا أما خاليكم فأعتقتم عنه أو تصدقتم عنه أو حججتم عنه بلغه ذلك. خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم أجر باوكت مسلمان بوايا تۆ کۆیلت بۆ ڕزگار کردای، کۆیلت بکرای، عەبد بکرای و ڕزگارت کردای بۆی، یاخود خێر و سەدەقەت بۆ بکردایە کە قوربانیش خێر و سەدەقەیە، بەشێکە لە زانایان دەفەرمون قوربانیش خێر و سەدەقەیە، ئەو تەصەدەقتم عنه، یاخود خێر و سەدەقەت بۆ باوکت بکردایە، یاخود حەج و بۆ باوکت بکردایە، بەلەغەه ذەلیکە، بەلەغەه پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم پێی ئەگەیشت. جا مادەم باوکی ئێمە الحەمدوللا موسڵمانە، دایکمان موسڵمانە، خێر و سەدەقەی بۆ بکە، حەجی بۆ بکە، و یەکێک لە خێر و سەدەقەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند حەدیث تریشا باس کراوە کە بۆ دایک و باوک و بۆ مردوو دەڕوا بە تایبەتی دایک و باوک خێر و سەدەقەیە. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێت وتجوز الأضحية عن الميت كما يجوز الحج عنه والصدقة عنه. إمام ابن تيمية فرمي رحمة إخوة لبيه دروس قرباني بو مردو بكريه بيدقات حد وكو شون دروس خير والصدقة وحج بو بكريه دروس قرباني شي بو بكريت بلان شون أبي باش تمشيوي باش داري دكري مردو أجر يك حيواني بكم ناتوان بو مردو بكم شو كبي خون مثلا فرض بكم بو خون ديكم دايكو باكم تيا باش دارك دایک و باوکشم بەشدار نەکەم هەر خۆیان تیایە بەشدار دڵنیا بە تۆ حاچی بکەی دایک و باوک تیایە بەشدار. ئێستا هاتوونە نوێژەکەم بە جەماعەت بەخوا دایک و باوکیان زیندوو بێ مردوو بێ لە نوێژەکەی بەشدارە، بڵێ سوبحان الله باوک و دایکت تیایە بەشدارە، بینێری و نێنێری هەر خۆی بۆی دەڕات مادەم دایک و باوک مسڵمان بێت تاوە. ئەتوانی بەشداریکەی ئەگەر دوو حیوانیش دەکەی خۆت دانەی بۆ دایک و باوکت یا بیکە و دانەیەکیش بۆ خۆت و مناڵەکانت، بەس تەنها دانەیە دەکەی نابێ بۆ مردوەکەی بکەی چونکە بێ یاخود ئەتوانی وڵاخێکی گەورە بکڕن پشکێ دوو پشکە پشکانە بۆ مردوو دابنێن بەئیزنی خوا ئەوە دڵنیا بەبۆی ئەڕوا. ئەو زانایان وەڵامی ئەو کەسانەش دەدەمە کەڵێ سەرمان لێ شێواوە، ئەو زانایانەی کە دەڵێن قوربانی بۆ مردوو ناکرێ ئەگەر وەسیەتی نەکردبێ یەک بەڵگەیەکی زەعیفیان پێیە، پارێکش باسمان کرد. ئەڵێ ئیمامی عەلی ڕەزای خوا لێ بێ دوو بەرانی هێنا، دوو بەران، ئەم حەدیثە صحیح نییە ڕاست نییە، دوو بەرانی هێنا سەری بڕی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتی بۆ من کردووە، وەسیەتی بۆ من کردووە، ئەها وشەی وەسیەتی تایە، وەسیەتی بۆ من کردووە قوربانی بۆ بکەم، منش قوربانی بۆ ئەو دەکەم و بۆ خۆشمی دەکەم، دانێ بۆ ئەوی کرد دانێ بۆ خۆی. ئەم حەدیثە وكم معلوماتك إمامي ترمذي، إمامي ابن القطان، إمامي ابن الملقن، هيثمي، إمامي منذري، إمامي عبد الحق إشبيلي، شعيب أرناؤوط، الباني ابن عثيمين، أمانكم مولى علماء الحموية على ضعيف وراسمي بويا أو كسانيشي أو ما مصطياني أو زانياني كدلين أبي وصيت بك أم حديث ضعيفة كان بالك حديثك إيش إشي بين عكرين بۆیە دروستە قوربانی بۆ مردوو بکەن بە ئیزنی خوا، هیچ دوودڵێکتان نەبێ لەوەدا ئینشاڵڵا پێی دەگا بە ئیزنی خوا.
ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئینشاءڵڵا مەڵێن سەرمان لێ شێواوە ڕاستەکەی وا دەڵێ بەڵام دڵنیا بە ئینشاءڵڵا پێی دەگەت هیوادارم پەیامەکەم گەیشت بێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيام كدوا يا ربي خواه يمني وآرامي وڵات من بپارێزی خواه جان سەرکەوتومان کەی سەرفرازمان کەی بەختەوەرمان کەی لە دنیا و لە قیامەت خواه گیان ئاوا چۆن لێرەدا کۆمانت کردەوە لە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتا کۆمان بکەیتەوە ئامین خواه گیان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی ئەم جەژنە بێتە جەژنێکی خۆش پڕ لە خۆشی شادی بۆ هەموو لایەکمان آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين